السلام عليكم كاك دكتور چاکن شکر احوالتان صحتان. عليكم السلام والرحمة والإكرام. سلامت بن يا ربي سپاس بو ام درفته ماندوش نبن لنا عملياتوا. كاك دكتور لم دوایانه فيديویەکتان بڵاو ببووە کە دەنگدانەوەیەکی ئەکجار گەورەی بەدوای خۆیان هێنابوو لە سوشیال میدیا. دقیق بڵێم ئەو ڤیدیۆیی کە ساتی گەڕانەوەی کارەبا بوو بۆ نەخۆشخانەی میهرەبانی. ئەوە ڕاکێشانی کێبلی کارەبای بوو. زۆر باشە کاک دکتۆر ئەمەوێت باسی هەستی پشتی ئەو ڤیدیۆیان بۆ بکەن. چه هەستێکتان هەبوو لە کاتێکە بینیتان کە کۆسپێکی تری گەورە لە بەردەم مستەشفای میهرەبانیە لاچوو؟ ئەم شتێکی دەرێم هەموو خۆشەویستان ساری 2030 خەڵک میهرەبانی دەناسی. هێشتا خەڵک نازانی میهرەبانی چییە. خەڵک لە بیدایەتی خەڵکێکی زۆر گومانی هەبوو. خەڵکەکیش هات اعتمادی کردە سەر ڕابردووی ما سەر کەسایەتی مە و کەسایەتی ئەوانەی کە دامەزرێنەر بووینە لەو خەستەخانەی. بەڵام بەدڵنیایەوە ئەو دەیڵێم لە ساری 2030 دەزانن خەستەخانەی میهرەبانی چی کردێ لە بۆ یەتیمان. چونکە ئەمە ئێستاکە ئەمە 3 ساڵ و نیوە خەستەخانە ئیش دەکە کارەبامان نەبووە. مانجیوا بۆ 100 میلیۆن بە گازدایە و بەبێ ئەوەی خەستەخانە زەرەر بکە. مانجیوا هەبووە کامە پارەکە ئاومان ڕاکێشە. مانجیوا بۆ 7 میلیۆنە بەس بە ئاو دەدا بە ئاو. یعنی بە ئاو تەسەووڕ کە ئەو پارەیە چەند لۆدەکی گەورە بوو. یعنی لۆیەکە لێرەوە سوپاسی هەموو خۆشەویستان دەکەم و سوپاسی هەموو خێرخوازان کە میهرەبانیان دروست کرد. بەڵام ڕاگررتنی میهرەبانی دکتۆرەکان بوون. دکتۆرە بەڕێزەکان بوون چونکە بڕیاریاندا پارەی عیادەی خۆیان هەموو کەیسێک کە بە لە بەشێک لە پارەی عیادەی خۆیان داوە خەستەخانە تاوە خەستەخانەی میهرەبانی نەڕوخێن. ئەمستا نزیکەی 100 دکتۆرمان لەگەرە لە میهرەبانی. هەر هەمویان داعمی سندوقی خێری دەکەن بەو پارەی کە ئیش دەکەن. یعنی هەر کەسێک عملیاتێکی لە میهرەبانی بکاتن 105 داتەکەی خۆی دەداتە سندوقی خێری کە ئەو سندوقی خێریە خزمەتێکی زۆر دەکات. خێرخوازان دروستیان کرد بەڵام دکتۆرەکان ڕایان گرت. ئەوانەیە کە لەگەرمان بوون کۆمەڵک کارمەند و دۆست و خۆشەویستمان هەیە بە ڕۆح ئیش دەکەن نەک بە تەنها بەجەستا. باشە کاک دکتۆر ئەو ڕستەیە کە زۆر بە شێوازێکی سادە ئێڵەن لە بیدایەتی ڤیدیۆکەیە هاتەوە کارەبای میهرەبانی هاتەوە. تەسەوڕتان نەکرد ئەوەنە دەنگدانەوەیکی گەورەی هەبێت لەناو خەڵکیە؟ لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر ڕاستەکەی بۆتە دروشمێک لەناو خەڵکی لە ئێستەیە ئەو قسەی بەڕاستان ئەو ڕستەی بەڕاستان خەڵکێکی زۆر دڵی خۆش بوو بە میهرەبانی. بەڵێ یعنی ئەمە سوپاسی خۆی گەورە دەکەم کەوا خۆشەویستی میهرەبانی خستە ناو دڵی خەڵکی. دەتوانم برێم 170 خەڵکی دڵخۆشە بە میهرەبانی. 120 بێلایەنە هیچی لێ نازانی. بەڵام گرینگە ئەمە لە خلالی 3 ساڵ و نیو تانیبمان نسبەی 170 خەڵکی دڵخۆش بکەین بە ئیشەشی کە دروستمان کردبین. چونکە خۆی گەورە دەفەرمێتن ئیشێ بکەن خوا و پێغەمبەر و ئیمانداران دەیبینن. لێک ئەمە زۆرجار لە سوشیال میدیای باز دەکەم دەرێم کەس دیفاعم لێ نەکا کەس لەسەر من بەشەڕ نێ. لە مەجلیسێکی زەمیان پێکردم کەس دیفاعم نە کەس خۆی پیا خراپ نەکا. ڕۆژان کارمەندێکمان لێکوانە یەک قسەی با میهرەبانی گوتبوو ئەویش جوابیدا بوو بۆ شەڕیان لێچاندا بە بۆنکسی. دوایە کە کارمەندەکە هاتەکە من دەموچای هەموو بەخیم گوتم لۆ دەموچات بەخینە تو لەسەرە تو بەشەڕاتم گوتم لۆ لەسەرم بەشەڕ دەی چوومەکن کابرای تم کاکە ئەمن ماریتم خواردیە ئەمە غەدرەکەم لە تو کردیە لۆ گوتیت ئەو کارمەندەم دکتۆر دیلێر کلااو چییە لەبەر چۆت گوتێت چ کلااواتەکەم کردی پێم برێ ئەگەر پارەم خواردی با بدەمەوە چ غەدرەکەم کردیە لە تو ناوەڵات ئەمن تۆڕە بووم ئێگوتم تۆڕە لۆ جون بە من دەدەی نەدەناسم نە هیچ ئیدی اعتیزاری خواست و شتەکەممان پێکینە. فلەبەرەوەی ئەمە لێرەوە گوتمە ویش گوتمە ئەو کارمەندێش گوتم کاکە قەت لەسەر من کەس بەشەڕ نێتن کەس دیفاع لە من نەکات چونکە خوا دەبینی خوا ڕەقیبە خوا هەموو شتەکان. یعنی ئەو کارەبای بڕوا بکە هەیە ئەوەندە دڵی خۆش بوو کارەبای ماری خۆش با بێنەوەندە دڵخۆش دەبوو. جاویستم ئاماژە بۆ بکەم یعنی زۆربەی کۆمنتەکان کە ئەتخوێندەوە سیر دەکرد خەڵکی وەکو ئەو وایە کە کارەبا بۆ ماڵی خۆی گەڕابێتەوە. یعنی ئەوەندە دڵی بە کارەبای میهرەبانی خۆشە. ئەم هەڵوێستی خەڵکی چۆنە نرخێنن ئێوە کە ئەوەندە میهرەبانیان خۆشەوێ بە بەشێک لە خۆیان ئەیبینن؟ ئەمە گوتم 170 خەڵکی بە وەفایە 170 زۆرە لە مجتەمەعکە بە وەفابی. ئەوەی کە جاهیلە و حاقد و زاڵمە ئەوە 105 ئەو مجتەمەعە. بەڵام بەداخەوە ئەو 105 دەست دەنجیان بوێرە. یعنی ئەمن بە سەراحەتەوە دەرێم ئەوە با بمێنێ لە بۆ مێژوو ساری 2030 نازانم ئەمن دەمینێم یان دەمرم. بەڵام ئەو کاتی خەڵک تێدەکە میهرەبانی چەند مویمە. ئێستاکە 3567 پشک بوویتە پشتی خێری
يعني آخری ساڵێ ئەگەر لێک بشی کە نرخی 30 وەرەقەیە مانجێ 8,000 قازانج کە ئەنی ڕۆژێ ڕبعەکیش ناکاتن ئاخری ساڵێ ئەمام 3,506 ملیۆن دینارمان قازانج دەبێت 3,506 ملیۆن دینار دەستە ناو سندوقی خێری 3,506 ملیۆن کە گەلە زۆرە یعنی ئەوە دەبیتە خێر بەڵام ئێستا ئەمە لێ دەرم ساری 2030 دەزانن ئەمە ئێستا جیهازی ئێمارایمان کرد بە 135 دەفتەری کە تقریبا ئێستا 70 دەفتەری درایە باقیەکەی مایە بەو 3-4 ساڵەی ئەقساتەکان دەدرێتەوە چ ئەو ئەقساتە درراوە ئەو پارە دەکاتەکن فەقیری ئەو 3,560 ئومێد دەکەم کە ببیتە 3,800 تاوەکو ئەخێری ئەو ساڵەکە ئومێد دەکەم کە زیاد ببیتن کە ئەو پشکە خێریانە وردە لێیەکە دەرێمە هەموو خۆشەویستان دڵنیا بن لەوەی دڵنیا بن دکتۆر دیلێر چاوی لە پارەی هیچ کەسێکی نییە کاتێک کە تەڵەبەی کولیە طب بووم عارەبانم پاردایە ئێستاش کە دکتۆری خستە ئێمە کێبلی کارەبای لەو خستەخانەی ڕادەکێشم زۆر چاکە یعنی هەرەوە عارەبانچیە ئێستاش هەڕای دەکێشم ئەو کاتی عارەبانەم ڕادەکێشە لە ماڵە منداڵی خۆم بەڵام ئێستا کێبلی کارەبای ڕادەکێشم لە بۆ خستەخانە کە 30,000 یەتیم کەفارەتی لێکرایە ماڵی یەتیمانە ئەمن عەمبار یەتیمەکانم خزمەتکار یەتیمەکانم چونکە دەزانم دەمرم و قەنەعەتم وایە ئەمن شتێک لەناو نان خۆمدا هەیە ئەوەش بمنێرە بۆ تاریخ ئەمن نامرم بە مردنی خۆ ئەمن شەهید دەکرێم بەڵام غەدەن سألتقي الأحبة محمدا وصحبه ئەو هاتەمەشا دەکەم دروشمەکەی بلال حەبەشی دەرێمەوە فزت ورب الكعبة ئەوەی کاتێک کە شەهیدیان کرد گوتی بل الرفيق الأعلى دروشمەکەی پێغەمبەری صلى الله عليه وسلم لێکە هەموو ڕۆژێ دوعای دەکەم دەرم خوایە گیان ئەو ئەمانەتەم بە شەهادەت لێوەربگریەوە نەمرم بە دنیا کە حەزم لێ نییە بە تەبیعی بمرم حەزم لێ نییە بە نەخۆشی بمرم حەزم لێ شەهید بم وش لەسەر خستەخانەی میهرەبانی بکوژرم قەنەعەتم وایە شەهیدم چونکە غەڵەتم نەکردیا کە کل بەنی ئادەم خەتا بەڵام ئەمن پێم لەسەر بەردەچی دادنێم ئەو پێکەیت کەم هەردەگرم خصوصا لە کاتی عملیات و خۆی گەورەش ئاگادار و ڕقیبی هەموو هەنگاوەکانمانە ئێستا کە دێمەوە تازە دیتت ئەو هینە خۆشێکی فەقیر بوو لە گەرەکی زەیتونەیە ژانێکی زۆری هەبوو پارەشینەوە کە هاتەکردم گوتم خێر خلاص نابی قەسار نابی خراب نابی ئێکسپایرش نابی خێر لێکە 2030 خەڵک میهرەبانی دەناسی زۆر چاکە خەڵک نایناسی پەیامی کۆتایی دکتۆر دلێر بۆ ئەو خەڵکە دڵسۆزە و ئەو کەسانەی کە حقیقەتەن میهرەبانیان خۆش ئەوێت چییە؟ ئایا ئەم خەڵکە یا با بڵین هەموو کەسێک چاوەڕێی گەورەتر و شتێکی گەورەتر بکا لە میهرەبانی؟ بەتەکید ئەمە سوندم لەسەر نییە بەزرم واللهی وباللهی وتاللهی کە هەر سێکی ناوی خوای ئینسان پێ کافر دەبێت خیانەتم نەکردە لە میهرەبانی کەوەکو دکتۆر دلێر و دووش کۆڵم نەدایە و نەترسایمە و ئیغراژ نەبووم بە پارەی زۆرم کەتە بەردەستی خیانەتم لێ نەکردیە ویستیتم ئەو ئامانەتەی بە جوانی بگەێنم هەموو ماری دنیام بدەنی خیانەتی لێ ناکەم لە میهرەبانی و مقابلی ئەوەی ئێستا مدیر عامی خستەخانەیمە هیچ موچەکم لە خۆم دانەنایە و لە ساری 2008 دەستم بەو ئیشەی کردیا بەردەوام چەندین جار لە دەوائیر وسوڵات و پارەشمدایە هەر نەگەرەمە حسابات برم بمدەنەوەش لە بەرچی خۆم پارەکەم دانایە چونکە گوتیتم ئەمیشتم خێری بکەم ئەو سندوقی خێری کە ئێستاکە هەیە هەفتەی 4 ڕۆژان خەڵک سەردانی دەکاتن خەڵکێکی زۆر مراجعە تێدا کە مانگانە سەروی 5 ملیۆن دیناری هەفتانە خێر لێ دەکرێت ڕۆژانە لێ دەکرێتن لە ئاخری ساڵێ دەبینن کە چەند خێر کرایە چەند دەرمان بەخێر درایە چەند خەڵک هەموو شتێکی نابینیتن بەڵام ئەمە بە ئیحسایی بڵاوی دەکەینەوە یعنی ئەو سندوقی خێریە وەختی خۆی بە تاقلێنەوەم دروستم کرد مەسەد 6 عملیاتم دەکرد دەمگوت باقلەکی لۆ قیامەتێبی پارەی و عملیاتم زیادە کردم کردومە سندوقی خێری ئەوە سندوق خێریم دروست کرد یعنی لە بدایەتی بەتەنێ بووم عملیاتم دەکرد یەک کەس بووم ئەیادەم بەتەنێ بوو دەمگوت گروپی میهرەبانی دەمگوت کۆمەڵە دکتۆرە میهرەبانەکە بە کۆمەڵ ئیشم کردی بە تاقتێنم چووکە ئەوە لە چی فێر بووم لە حەزرەتی ئیبراهیم یەک شەخص بوو خوای گەورە دەری ئیبراهیم چییە؟ ئومەتە یەک شەخص بوو لەسەر کوڕی ئەرزی یەک کەس خوای دەناسی سەر ئەو کوڕی ئەرزیەی یەک کەس خوای دەناسی کە حەزرەتی ئیبراهیم بوو خوای گەورە بە ئومەت باسی دەکات لێک ئەمنی میهرەبانی کە بەتەنێژ بووم
هەردەم گوت ئەمە تیمین ئەمە گروپین ئەمە بە هەمومان پێکۆ ئیشە دەکەین و ئێستا 100 دکتۆر لە خەستخانەی میهرەبانی ئیشە دەکات. دەزانیت چەند دڵخۆشم کە ئەو هەموو دکتۆری ددان و دکتۆری عام و پسپۆڕ و دکتۆری مقیم ئەقدەم لە ناو خەستخانەی میهرەبانی بێجگە لە بەشەکانێت جگە لە ئەوەی کە 300 کارمەندی هەیە هەمویان دڵیان خۆشە زیاتر لە 40 کارمەندی هاوسەرگیریان پێکی نازانی چەند دڵخۆشم بەوەی ئەلەو هەفتەیەش کارمەندێکیت کەمان دەستە پرۆسی هاوسەرگیری کە ئەمە چەند دڵخۆشین کە توانیمان کار لە بۆ گەنجەکان ئاسان بکەین و کارمەندەکانیشمان تەنها یەک کارمەندی بیانیمان هەیە ئەوش خێرمان پێ کردیە بێجێ بۆ ئەوش تا ئاخری ساڵی سووری و دەگەڕێتەوە هەموو کارمەندەکانمان عێراقینە و 98 کارمەندەکانمان کوردن دروستە ئەکثریەتی کارمەندەکانمان بێ ئیش و سینگل و گەنجی تازە پێگەیشتوو بوون فێرمان دەرفەتی کارمان دروست خۆشەویستیمان فێرکردن لەگەر کارمەندەکان فێریان دەکەین دەرسی علمیان پێ دەرین تەقوی علمیان دەکەین تەقوی کۆمەڵایەتیان دەکەین تەنانەت گروپی وەرزشی لە هەمووی خۆشتر بێک و قورئانی لەبەر دەکەین دەورەی تەحفیزی قورئان ئێستا سوورەتی کەهفمان هەیە ماژینۆ ئیشاءالله مجموعەتی زۆر لە کارمەندەکان لە کوڕەکان لە کچەکان سوورەتی کەهف لەبەر دەکەین و بەردەوام دەرسی دینی بێکترە لەناو خەستەخانەکەمان کاتی بانگەکان الله ئەکبەرەکی نەرم حەز دەکەم بە شێڕیکلام ئەو جارە تەسویری ئەو الله ئەکبەڕێ بکە بە دەنگێکی نەرم دەتان برێم تاکە خەستەخانەینە ئەم لە هیچ خەستەخانەیەکە نەمدیتە کاتێک کە بانگ دەدرێت بە دەنگێکی نەرم دەرینە نەخۆشەکان و هاوڵی نەخۆشەکان بۆ مزگەوتی میهرەبانیمان هەیە مزگەوتی فیردەوسیش دەتەنیشتمانە ئافرەتەکان شوێنی نێژمان دانایە لە بۆ کارمەندەکان شوێنی نێژمان دانایە بە هەمووان دەرێن تەنانە ناو ساڵی عملیات شوێنی نێشکردنمان دانایە لە بۆ کوڕەکان لە بۆ کچەکان دەرێن خوا ئەمەی دروست کردیا فترێکی کەم لە دنیای دەبین مالێکی حەقیقی خوایە هەمووی بەجێ دێلین لۆیەکە ئەمە خۆشەویستی پەخش دەکەین و لە سەدی کەسیجە ئوشەی ناکەین و لە هیچ کەسێکیش ناترسین لە هیچ کەسێکی ناترسین یعنی چونکە ئەسڵن ئەمە بەرامبەر مردنی پێ دەکەین مردن کە خەڵک زۆر لێ دەترسێ ئەمن شەوقم هەیە لە بۆ مردنی حەز دەکەم شەهید ببم حەز دەکەم بگەڕێم وەکو خوای گەورە پڕ بەدڵ شەهید بوون زۆر گەورەترە لە پسپۆڕی بوون لە بوونە بە دکتۆریم لە ئیخصائیم لە عملیاتکردنم چونکە لۆ بل الرفيق الأعلى بل الرفيق الأعلى لبيغمبري فيربينا صلى الله عليه وسلم لو لهيشتشي أما ندى ترسيد ونلا رقي كاس ديكين نلا برخاتري كاسش ديكين نا سوباس بيزانيني خلچيش بلا ما نو غرينغا چونك رزامن دي خلچي لكن ما غاية نية وسيلة رزامن دي رب العالمين لكن ما غاية وخواي قورج دري يك نفسي نزاد دا وكو هم خلچي نزاد دابي وخير الناس بيغمبر صلى الله عليه وسلم فيربينا أنفعهم للناس وأجر بيش بريم أحسن عمل تيا كأحسن عمل لمن زور جوازة لقرتو ليك تشتك زور جوازة هيت تشتغني ناوي أحسن العمل بي بلام خوي قبل داوي أحسن العمل كرديان نك أكثر العمل أحسن العمل بلام أحسن عمل شهان أحسن عملا لبو من فرقي هي لبو أخاتوني فرقي هي لبو كاميرواني فرقي هي أحسن عملي هريقك من زياوازة لدكتور دلير ويسيتي أحسن العمل بك لطلباتي لقر خيندن معاربانا بارددا استاج لدكتوريم لقر بسبوركم كيبلي رادة چشم ديرم هاتوا كاربا حكومي كمان هاتوا دستان خوش واقع دكتور مانونا بن دوباره سپاس بو ام درفتا مانونا ولول عشتان صاحبه خواهي قولي لي مقبول بك عاقبت خير بك